زیاتر حەزم لە بواری فیزیایە بۆ بم بە زانایەکی مامۆستایەکی فیزیا. هەرێمی کوردستان وەک هەمیشە پێشەنگ و سەرمەشقە لە بۆ نوێنەراتیکردنی وڵاتی عێراق لە بۆ پێشبڕکە نێودەوڵەتیەکان جا لە بواری پەروەردە بێ یاخود زانست بێ یاخود وەرزشی بێت. هەروەکو دەزانین قوتابیانی کوردیش خاوەن بەهرە و توانا و لێهاتوون لە بوارە جیاجیەکان. جا ئێستا من لە یەکێک لە قوتابخانەکانم لە شاری هەولێر قوتابیەک هەیە بە ناوی مستەفا زەردەشت کە وەکو نوێنەری تاکە نوێنەری وڵاتی عێراق هەڵبژێردراوە بۆ پێشبڕکەیەکی زانستی نێودەوڵەتیە کە بڕیاروایە لە وڵاتی رووسیا بکرێتن لەسەر ئاستی جیهان کە زیاتر لە 50 وڵات تێیدا بەشدار دەبێت نوێنەرەکانیان. من ئێستا لە لای ئەوم دەمەوێت هەندێک پرسیاری ئاراسە بکەم سەبارەت بەو پێشبڕکەیە. سڵاوت لێ بێ کاک مستەفا. باش. سەرەتا پیرۆزە ئەو سەرکەوتنەت بەو هیواین بە ئەنجامێکی زۆر باشەوە بگەڕێیتەوە. گەر پێم بڵێ هەستت چۆنە و چۆن بوو تۆیان هەڵبژارد وەکو تاکە نوێنەری کورد لە بۆ ئەم پێشبڕکێ؟ خۆشحاڵم کە توانیم بەشداری ئەو ئیمتحانە بکەم. یەکەم جار لە هەولێر کۆرسمان بینی بە ئۆنلاین. 3 مامۆستامان هەبوو، مامۆستای فیزیا و کیمیا و ئەحیا. هەفتانە 3 دەرسمان هەبوو ئەمان خوێن. هەر ڕۆژی کە ئەمان خوێن دەرسەکان تقریبا 3 ساعتیان دەخەیان، 3 ساعت و ساعت و نیوەها دەرسەکانمان دەخوێن. دوای ڕۆژێک دیاری کرابوو کە ئیمتحانەکەمان لە هەولێر ئەکرد بۆی بزانین تیمی عێراقی چەند تەڵەبە ئەوە هەڵ ئەبژێردرێن، تەڵبەکانیش کێوکەن بە پێی دەرەجەکانمان کاممان دەرەجەمان باشتر بوو. 6 تەڵبەکان کە دەرەجەیان باش و ئەوانە هەڵبژێردران. زۆر باشە. با بزانم هەستی تۆ چۆنە کە وەکو تاکە نوێنەری کورد هەڵبژێردراوی هەستت چییە؟ وەڵا خۆشحاڵم بەو نەتیجەیەکە وەرم گرتیە و یعنی خۆشە و بەس ئەوەشە ناویتە زەحمەتیشە ئەو ئیمتحانت کە ئەبێ باش بۆم خوێن. چاوەڕێت چ ئەنجامێک دەکەی؟ دەتەوێت یەکەم بەدەستبێنی لێ؟ ئینشاءڵڵا بەخۆم حەزم نییە یەکەم بەدەستبێنم، بەس ئەها ئەبێ خۆم بۆ هیلاکەم. باشە، حەز دەکەی لە داهاتوودا ببیە چی؟ زیاتر حەزم لە بواری فیزیایە بۆ بم بە زانایەکی مامۆستایەکی فیزیا. ئەو بۆ هیوایەن ئینشاءڵڵا نەتیجەیەکی زۆر باش بینیەوە سەری ئێمە و هەموو کوردستانیش بەرزکەی. زۆر زۆر سپاس. بەڵێ ئەمە وتەی قوتابیەکە بوو. جا من بۆ وردەکاری زیاتر سەبارەت بە با بڵێن پێشبڕکێکە کە چۆنەوە بە ئەو ئاست و پێوەرانە چینکەوە بۆ قوتابیەک هەڵبژێردێت. من لەگەڵ مامۆستا کارزان کە مامۆستای قوتابیەکەیە و قسە ئەکەم سەبارەت بەم بابەتە. سڵاو لێبێ مامۆستا، سوپاس بۆ ئەو دەرفەتە. گەر پێمان بڵێت مامۆستا قوتابی چۆن وەردەگیرێت یاخود چ ئاست و پێوەرەکێ بۆ قوتابی کە لەم پێشبڕکەیە نێودەوڵەتی وەربگیرێت؟ سەرتا زۆر بە خێراتنی کەناڵ 964 دەکەین، یەکە لەو کەناڵانەی لە هەموو بارەکان ئیش دەکات. ئەمڕۆ زۆر خۆشحاڵین کە کەناڵ 964 راپۆرتێک دەربارەی لایەنێکی پەروەردەی حاضر دەکات، ئامادە دەکات. ئەم تاقیکردنەوەیە IGSO تاقیکردنەوەیەکی زۆر قورسە و بابەتەکانی سەروی قۆناغی خۆیتیان، مەسەلەن قوتابی ئێمە مستەفا زەردەشت کە بەشدار دەبێت پۆلی نوێیە، بەڵام ئەو دەرسانەی ئەوانانەی کە خوێندیەتی لە سەروی قۆناغەکەی خۆیتی. IGSO تاقیکردنەوەیەکی نێودەوڵەتیە، ساڵانە لە وڵاتی جیاواز قوتابیان بەشداری دەکەن. لە هەر وڵاتێک 6 قوتابی بەشدار دەبێت. کاکە مستەفا یەکێ لە نوێنەری قوتابی عێراق، ینی بە نوێنەراتی عێراق و کوردستان بەشدارە لەو تاقیکردنەوە. بڕیارە هەینی قوتابەکەمان بەڕێ دەکەوێت بۆ وڵاتی رووسیا. 23 مانگی ئینشاڵڵا بەشداری لە تاقیکردنەوەکە دەکات. باشە مامۆستا پێوەەر چیە بۆ قوتابیە؟ ئێستا بۆ نمونە کاکە مستەفا چۆن وەرگیراوە لەسەر چ ئاستێک وەرگیراوە؟ هیچ پێوەرێک هەیە؟ خۆی تاقیکردنەوەکە یەکەم جار وەکو ئامادەکارێک لە هەر قوتابخانەیەک تاقیکردنەوەکە دەکرێت. لە قوتابخانەکانی ئیشق ئەو دەرفەتیان بۆ قوتابەکان ڕخساندووە کە ساڵانە بتوانن بەشداری لە تاقیکردنەوەکان بکەن. IGSO سەرەتا هەر قوتابخانەیەک تاقیکردنەوەی خۆی ئەنجام دەدات وەکو تاقیکردنەوەی وەرگرتن. 6 قوتابی خۆی دەنێرێتە پێشبڕکێی عێراق، ینی هەر قوتابخانەیەک 6 قوتابی خۆی دەنێتە قوتابخانەکانی، ینی بۆی ئەو پێشبڕکێ لە عێراقیش ئەنجام بدرێت. باشە مامۆستا تاقیکردنەوەکان لە چ بوارێکن؟ ینی ئەو تاقیکردنەوە نێودەوڵەتیەکە دەکرێت لە چ بوارێکە؟
IGS و تاقیکردنەوەیەکی زانستیە لە بابەتەکانی بایۆلۆجی فیزیا کیمیا بەڵێ لەو سێ بابەتی تاقیکردنەوەکە دەکرێت یعنی باشە مامۆستا چەند وڵات تێیدا بەشدارەوە ئەگەر زانی ژمارەیان چەندە بۆ ئەم ساڵ لە وڵاتی رووسیا ئەنجام دەدرێت زیاد لە 50 وڵات بەشدار دەبیت و 300 قوتابی بەشدار دەبێت چونکە لە هەر وڵاتێک 6 قوتابی دەتوانێت بەشدار بێت مافی بەشداریکردنیە و زایدەن مامۆستایەکیش لەگەڵ ئەو قوتابیانە دەڕوات بەشدار دەبێت.